بۆ دڵنیابوون لە جێبەجێکردنی بڕیارەکانی قایمقامیەتی سلێمانی، لیژنەکان بازاڕی کانیبا و بازاڕی ئازادیان بەسەر کردەوە. هەر دوکاندارێک پابەندی ڕێنماییەکان نەبوو سزادرا و هەر کاسبکارێکیش سەرپێچی بکات لەو بڕیارانەی کە لە قۆناغی یەکەمی ئاسایبوونەوەی ژیان بڕیاری لێدراوە لە ڕۆژانی داهاتوو سزای مادی دەدرێت. لە ئەگەری دووبارەبوونەوەی سەرپێچیەکانیش شوێنەکە بە کاسبکارەکە دادەخرێت. وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لەگەڵ بەڕێوەرەتی گشتی تەندروستی سلێمانی و ئاسایشی سلێمانی بە دوواداچوون و سەردانێکمان کرد بۆ چەند کۆڵانێک و گەڕەکێکی شاری سلێمانی. سەردانی ئەو شوێنانەمان کرد کە دوێنێ بڕیاری کردنەوەیان لەسەر دراوە بزانین ئایا تا چەند پابەندون بە ڕێنمایە تەندروستیەکان یاخود سەرپێچیان کردووە بۆی سزا بدرێن. خۆشبەختانە زۆر لە شوێنەکان پابەند بوون بە ڕێنمایەکان. جگە لەوەش هەنێک شوێنمان هەبوو کە سەرپێچیان کردبوو داخرابوون و هەنێ لە دوکانەکان پێویست نەبوون لە ناو بڕیارەکەدان نەبوون کە ئەمڕۆ بکرێنەوە ئەو شوێنانە داخران و ئەو شوێنانەشی کە پابەند نەبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ئەوانیش سەرپێچیان بۆ کراوە هەنێ لە شوێنەکانیش داخرا. شوێنەکانی چاکردنی ئۆتۆمبیل و دوکانەکانی موبایل و ماسی فرۆشەکان و بەشێکی دیکە لەو شوێنانەی کار و کاسبی هاوڵاتیانی لەسرە لە گەڕەک و لە کۆڵانەکاندا کراونەتەوە. هۆشداری دراوە بە سەرجەم دوکاندارەکان پێویستە لەژێر ڕێنماییەکانی قایمقامەتی سلێمانی کار بکەن و پابەندی تەواویان هەبێت. دروستکردنی قەرەباڵخی کۆبوونەوە لە دوکانەکان ڕێگە پێدراو نییە. پێش کۆرۆناش ڕۆژانە چاودێری بازار کراوە، بەڵام لە ئێستادا ورترە چرترە چکە دۆخەکە هەستیارترە، چکە بەڕاستی ڕەنگە ئەگەر شوێنێک ناوچەیەک پابەند نەبێت بێتە هۆی سەرچاوی بڵاوبوونەوەی دووبارە ڤایرۆسەکە، چکە هێشتا ڤایرۆسەکە بوونی هەیە و هێشتا ڕۆژانەیە خودت هەفتانە حاڵەتی پۆزتیڤ دەدۆزرێتەوانێ. بەڵام ئەتوانم بڵێم دۆخەکە کۆنتڕۆڵە، بەس کۆنتڕۆڵکردن بە مانای کۆتایی هاتنی مەترسیەکان نایە، بە مانای ئەوە نایە ئیتر وەکو تەواو 100% هەموو شتێک کۆتایی هاتووە. نەخێر، هێشتا پێویستە خەڵک پابەند بێ، هێشتا پێویستە ڕێنماییەکان ورتر بێ، هێشتا پێویستە خەڵک زۆر بەرپرسیارانە تەعامل لەگەڵ بابەتەکە تا بکات. ئاساییکردنەوەی ژیان لە سلێمانی لە سێ قۆناغ پێکهاتووە. سەرەتا بەشێک لەو دوکان و بازاڕانە کرانەوە کە لە کۆڵان و گەڕەکەکاندان. قۆناغی دواتر دوکان و بازاڕەکانی سەنتەری شاری سلێمانی و بەشێک لە فەرمانگەکان دەبێت. دواتریش مزگەوتەکان و شوێنە قەرەباڵخەکانی دیکە. بەڵام هەنگاوەکانی دوای ئەم قۆناغا بەسراوەتەوە بە مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەگەر دۆخەکە جێگیر نەبێت، پلانی ئاساییکردنەوەی ژیان لە سلێمانی ڕەنگە گۆڕانکاری بەسەردا بێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.